یەکێکم لە ئەوایلەکان سێمی کۆلێژی خۆم بوومە لە قۆناغی خۆم معدلم حەفتا حەوت بووە لە کاتێکە لە زانکۆ هەلێکان کە یەکێک تەخەڕوجەکە لە ئەوایلەکانی معدلیان سەرونەوەتە جاوای کاتە 95 ئانش ئێمە کە ئەمانەوێ تەقدیمی خوێنی باڵای بکەین بۆ نمونە ماستەر و ئەو بابەتانە ئەوان وەرەگیرێن ئێمە وەرناگیرن بۆی جیاوازی ئەو نمرەوە جیاوازی ئەو نمرێش بۆ هەیە بۆی سیستەمی خوێندنی ئەوان زۆر فەرقی لەگەڵ ئێمە بەدەستێنانی نمرە لە کۆلێژە حکومەکان زۆر زەحمەترە لە چاو کۆلێژە ئەهلەکان لە پۆلی 12 بە هەوڵ توی کۆشانێکی زۆر زیاتر لەوان ئەو دەرجێمان بەدەستێناوە بۆ نمونە ئێمە لەوانێ بە دەرەجەی سەرون و حوتەوە لە زانکۆ حکومەکان وەرگیرابین ئەوان جاری وا هەیە لە خوارینەوەتەوە لەو زانکۆیانە وەرگیراون یەکێک لەک داواکاری سەرچانە بریتیا لە ئەنێشتنی ئەو نەعەدالەتی کە لە وەرگرتنی خوێندنی باڵا لە ماستەر و دیپلۆمی باڵا دەکرێت لە بینی کۆلێژە حکومەکان و کۆلێژە ئەهلەکان ئێمە وەکو کۆلێژە حکومەکان بە نمرەیەکی بەرز لە پۆلی 12 ئامادەی دەرچوینە بە نمرەی 98 لە کۆلێژە حکومەکان لەو کۆلێژە بەرزانە وەرگیراوین بەڵام لە دوای تەواوکردنی خوێندن لە پاش 5 ساڵ بە نمرەیەکی کەم خۆی دەبینێتەوە لە 80 بۆ 82 کە ئەمە یەکەمەکەمانە مکۆم وەکو یەکەمی کولی خۆمان ئەمساڵ لە کۆلێژە ئەهلەکان ساڵانە بە نمرەی 86 بۆ 90 خوێندکار لەوێ وەردەگیرێت بەڵام بە نمرەیەکی زۆر بەرز لەوێن دەردێنە دەرەوە بۆ نمونە بە نمرەی 95 و 97 یەکەمەکەیان دێتە دەرەوە ئەمە وای کردووە کەوا نەعەدالەتێکی گەورە دروست بێت لە کاتی پێشکەشکردن لە خوێندنی ماستەر و دیپلۆمی باڵا